ڕێکخراوی کوردستان بە هاوکاری تیپی مۆسیقای سلێمانی بۆ هاوکاریکردنی نەخۆشانی شێرپەنجە کۆنسێرتێکی تایبەت بە ئامادەبوونی چەند هونەرمەندێکی کوردستان لە هۆڵی تەلاری هونەری شاری سلێمانی ساز دەکات. من هەردی عوسمان علیم داوەتان لێ یەکەم بەشدار بن لەم کۆنسێرتەیە بۆ پشگیری لە توشبوانی نەخۆشی شێرپەنجە. من مەبەست شەریف بە خۆشحاڵی و بە شانازیەوە بەشدارە بووم لە کۆنسێرتێک بۆ پاڵپشتی و هاوکاری نەخۆشانی شێرپەنجە. هیوادارم هەموو هاوڵاتیانی شارەکەم لەو ڕۆژەیە ئامادە بن. ئەگەر نەبووایە ئەزیز ببوونەی خاڵە ببوونەی خاڵە. من هونەرمەند میان عەبدوڵڵا بەشدارە بووم لە کۆنسێرتێکی زۆر جوان و زۆر قەشنگ. ئەم کۆنسێرتە تایبەتە بە هاوکاریکردنی نەخۆشانی شێرپەنجە. هەسەی نازەنین باخچەی دڵداری وەفا. من کەویار ئێمە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی کۆنسێرتێک بە ئەنجام دەگەیەنین. بە هیوام ئێوە هەمووتان ئامادە بن لەم کۆنسێرتە و هاوکاری نەخۆشانی شێرپەنجەکەین هەموومان پێکەوە. سەبارەت بە کۆنسێرتەکە و بۆ ئەو مەبەستەش هونەرمەند هۆشیار ئەحمەد سکرتێری تیپی مۆسیقای سلێمانی ڕاستەوخۆ لە تەلاری هونەرەوە لەگەڵماندایە. کاک وشار سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێستانی. کاک وشار ئەگە بکرێت بە کورتی ناوەڕۆشی کۆنسێرتەکەمان بۆ بخەیتە ڕوو. دیارە ئەم کۆنسێرتە تیپی مۆسیقای سلێمانی پێی هەڵساوات بیرۆکەکەی لە ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە بوو و کە پێشنیاریان کرد ئێمە کۆنسێرتی بکەین خۆبەخشانە بۆ هاوکاری و کۆمەک کۆکردنەوە بۆ نەخۆشانی شێرپەنجە. دیارە تیپی مۆسیقای سلێمانی هەر لە سەرتاوە باوەڕی بەو خۆبەخشیە هەبوو لە زۆر بۆنەی ترە هاوکاری جەماوەری کردووە. ئێمە ئەمانەیە بەو زمانە گفتوگۆ لەگەڵ بینەران و لەگەڵ جەماوەرەکەمان بکەین کە هەردەم لێیان دانەبڕێن و بە زمانێک بێ لێک تێگەیشتن هەبێ. دیارەم کۆنسێرتەش یەکێکە لەو بەرهەمانەی کە ئەمانەوێ لێرەوە بۆ نەخۆشانی شێرپەنجە هاوکاری بکەین و هەستاین بەوەی کە چەند هونەرمەندێکی تیپەکە بەڕاستی هەمووینە بتوانین بەشداری بین لەم کۆنسێرتە و بۆ ئەو خۆبەخشی بۆ ئەو هاوکاریە. ئەوە چەند گۆرانی بێژێکی دیارە بەشدارە بن لە گۆرانی بێژە ناودارەکان ئەنیان خانە، کەویار خانە، کاکە مەبەست و کاکە هەردی عوسمان عەلی خۆمان کە هەردەمامانە هاوکاری بوون لەگەڵمانە لە تیپەکە. بەڵێ کاک وشار جگە لە کۆنسێرتەکەی کە بڕیارە لە سلێمانی بەڕێوەچێت پلانتان هەیە کۆنسێرتەکە لە شار و ناوچەکانی تری کوردستان بەڕێوەبەرن؟ من ئەرزم کردی ئێمە ئەمانەیە قەتدا نەبڕین لە جەماوەرەکانمان. بەڕاستی ئەگەر هەر بڕەخسێت ئێمە بەردەوام لە شار و شارۆچکە و لە هەموو شوێنەکان ئەتوانین ئەم کۆنسێرتانە ئەنجام بدەین. کاک وشیار تا چەند گرنگە هونەرمەندان و تەنانەت کایەکانی تری هونەریش بەشدار بن لەو جۆرە کۆمەکانە بەتایبەت بۆ توشبوانی شێرپەنجە. مەبەستم جگە لە سازدانی کۆنسێرت. بەڵێ بەتەکید هونەرمەندانە بێ یعنی ئەو خەیاڵە بخەنەمێشی خۆیان مخاتەبەی هەموو چنی و توێژەکان بکەن لە حاڵەتێکی وا کە ضرور بێ بۆ نەخۆشانی شێرپەنجە. پێویستە ئیستا بەڕاستی لە هۆڵەکە بڵین پیشانگا هەبوایە، کاری تر هەبوایە، کاری شانۆیی هەبوایە. بە بەردەوام یعنی ئەم شتانە ضرورە بۆ ئەپدەیتکردنەوەی ئەو حاڵەتە خۆبەخشیانەی کە هونەرمەند تەنها بیر لە خۆی و لە پارە و لەمە نکاتەوە بتوانێت لە کاتی ئاوادا بتوانێت بە دەنگ ئەم حاڵەتانەوە بێت. کاک وشار کۆنسێرتەکەی سلێمانی بەس یەک ڕۆژە؟ بڵێ بەتەکید یەک ڕۆژە چونکە مناسبەیەکەی خۆتەزانن هاوکاری کۆکردنەوەیە یعنی تر خسویانەتە یەک ڕۆژ و ئێمە بەردەوام ئەگەر پێیان خۆش بێ ئەتوانین دووبارەی بکەینەوە.
هونەرمەند وەشار ئەحمەد سپاس کە میوانی گەشتی هەواڵ هونەریەکانی کوردستان نیوز بووی.